بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 196. بابەتی چوار لایەکان. ئەو شێوانەی کە چار لایان هەیە. چوار لای ئەندازەی ڕووی بیناکان لە ئەندازەی تەلارسازی نوێدا چوار لا پێک دەهێنن. ئەگەر تەماشای ئێرە بکەین ئەو تەلارسازیان ئەو تەلارانە چار لایان شێوەکانیان وەکو چار لایە. ئەوجا چار لایەکە هەر جارەی جۆرە کە لاکێشەیەیان بزانە چییە. پاشان ئەو نووسینەی ئێرەم زۆر بەدڵ نییە چونکە تێناگەم مەبەستیان چییە، کوردیەکی خراپ نووسرایە. یەکسەر دێمە ئێرە چەندەها جۆر لە چوار لایەکان هەیە. یەکەم جۆر ئەو لایە ئەوە دوو لا سێ لا چوار لا، بەڵام ئەو شێوە هیچ ناوی دی نییە، تەنیا ناوی چوار لایە. لەبەر چ؟ چونکە لایەکانی هەر یەکەی جۆرەکە، گۆشەکان هەر یەکەی جۆرەکە، کەواتە هیچ ناوەکی تایبەتی نییە، تەنیا چوار لا و چوار گۆشەی هەیە. چوار لایەکان هەموویان چوار گۆشەیان هەیە، ئەوانە هەموویان دەتوانین ناویان لێنەین چوار لا، بەڵام ناوی تایبەتی و خۆشیان هەیە. بۆ وێنە لێرە لاکێشە کە لە هەمویان ڕەنگە ئاسانتر بی، ئەو لای لەگەڵ ئەو لای جووتەواتە وەکو یەکە پێوەرەکەی لە هەمان کات تەریبە. تەریب مانای چییە؟ تەریب واتە ئەگەرە من ئەو لایم درێژ کردەوە، هەرچەندە درێژم کرد، ئەو لایەش هەرچەندە درێژم کردەوە، هیچ کات ئەو دوو هێڵە یەکتری نابڕن، بە یەکتر ناگەن. لە هەمان کات دوو لایەکەی دی هەرچەندە ئەمن ئەو لایەنەم هینە و ڕاست و ڕاست دروستم کرد، هیچ کات یەکتری نابڕن. ئەوە هێڵەکان تەریبن کە یەکتری نابڕن. و ئەو لاکێشەیە گۆشەکانیشی 90 پلەیە، گۆشەی وەستاوە. ئەوە لاکێشە. چوار گۆشە چییە؟ چوار گۆشە وەکو لاکێشەیە، هەموو شتەکانی تەنیا ئەوەیە هەر چوار لای جووتەواتە لایەکانی وەکو یەکە هەر چاریان، بەڵام لاکێشە دوو لای کورتترە لە دوو لایەکەی دی. چوار لای جووتە، گۆشەکانیشی وەستاوە. مەعین چییە؟ مەعین وەکو چوار گۆشەیە، لایەکان تەریبە، هەموو لایەکان جووتە، بەڵام گۆشەکانی وەستاو نییە. ئەوە مەعینی پێ دەڵێن. ئێرە تەریبە لەگەڵ ئێرە، ئێرە تەریبە لەگەڵ ئێرە، لە هەمان کات جووتەواتە هەمان پەیوەری هەیە، بەڵام ئەو گۆشانە هیچیان وەستاو نییە. لاتەریب مانای چییە؟ لایەکانی جووت و تەریبە، بەڵام گۆشەکانی وەستاو نییە. واتە وەکو لاکێشێ، بەڵام گۆشەکانی وەستاو نییە. نیمچە لاتەریب چییە؟ تەنیا دوو لای تەریبە. تەریبە دوو لایەکەی دی تەریب نییە، چونکە ئەگەر ئەو دوو لای ئەمن درێژکەمەوە لە جێیەک لە جێیەکان یەکتری دەبڕن، ئەو دوو هێڵانە. ئەوە نیمچە لاتەریب، کەواتە هەمویان ناویان چوار لایە، بەڵام هەر یەکە و بە پێی سیفەتی خۆی ناوەکی تایبەتی هەیە. ئەو ڕوانە ناویان دەتوانین لێ بنێین لاکێشەکان، چونکە هەر یەکەیان دوو جووت لای جیاوازی جووت بوویان هەیە و چوار گۆشەی وەستاویان هەیە. ئەوجا ئەم لەو کوردیە کو تێ بکەم.
جووت بۆیان لە جیاتی بنووسن جووت بوویان هەیە. هەڵی زۆر هەیە، نەک تەنیا هەڵی زمانەوانی، هەڵی هەتا هەڵی زانستیش هەیە بەداخەوە. کەواتە زۆر زۆر ئەو خوێندنەوانە جێ پێمەدا تەنیا ئێرە زانیاریەکان ڕاستە لێرە لەو خشتە زەردەی زانیاریەکان ڕاستە لێرە، ئەو زانیارە باشە، تەلارسازی نوێ لێرەش ئەوەش باشە کە ئێستا تەمەشای دەکەین، بەڵام ئێرە باش نییە بەداخەوە. جگە لە چوارلا و لاکێشە چ ناوێکی تر دەتوانرێ بەکار بهێنرێ بۆ پۆلینکردنی ڕووەکانی تەلارە نوێیەکان؟ وەڵامەکەشت ڕوون بکەوە. واتە بۆ وێنە ئەو بینایە ئەو تەلارە ڕووەکەی لاکێشەیە یان چوارلایە. ئایا تەلاری دی هەیە کە ڕووی بۆ وێنە مەعین بی یان نیمچە لاتەریک بی یان شتی دی یان چوارگۆشە بی؟ بێگومان هەیە. ئێستا ڕوون دەکەینەوە. بۆ وێنە ئەو خانیانە یەکێک لە ڕووەکانیان سێگۆشەیە، سێگۆشەکی دوو لای یەکسان، کەواتە هەیە ئەو خانیە بۆ وێنە ڕووی پێشەوەی سێگۆشەکی ڕێیەکە، ئەو تەلارە بۆ وێنە ڕووی پێشەوەی نیمچە یان نیوە بازنەیە، ئەو مزگەفتە ڕووەکانی سێگۆشەیە، لاکێشەیە، چوارلایە و هەندێک لە ڕووەکانی وەکو گۆ وایە، وەکو لولەک، کەواتە زۆر زۆر شێوە لەو مزگەفتەی دەبینرێ. ئەو تەلارە لە وڵاتی سوید وەکو شێوەی گۆ، شێوەی گۆی هەیە، گەورەترین تەلارە لەو جۆرەی لەو شێوەیەی. ئەو تەلارە لە ئەڵمانیای شێوەکەی وەکو لاتەریبە، وەکو دەبینین. ئەو تەلارە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا شێوەی 5 لای ڕێکە کە ناوی پێنتاگۆن. ئەو تەلارە وابزانم لە ئەستەمبۆڵە لە شێوەی 6 لایە و هەتا دوایی، کەواتە شێوە زۆرە. خودکارژیر هیوادارم بچی بگەڕێی لە گوگڵ شێوەی دیش ببینیەوە و حەزت بستە تەلار سازی و تەلارێکی دروست بکەی لە داهاتوو لە شێوەی ڕەنگە 8 لا. ئێستا لەبیرت نەچی دەتوانرێت چوارلایەکان پۆلین بکرێن بە پێی سیفەتی لا و گۆشەکانی. پاشان نووسرایە ساغ بکەوە، ڕوون بکەوە لاکێشە و چوارگۆشە لە چیدا هاوشێوەن و لە چیدا جیاوازن. ئێستا چوارگۆشە لەگەڵ لاکێشە لە چیدا هاوشێوەن؟ لەوەی هاوشێوەن کە دوو لایەکانی بەرامبەر تەریبن و جووتن، لەوەی هاوشێوەن کە هەر چوار گۆشەکانیان گۆشەی وەستاوە، لەوەی هاوشێوەن کە هەردووچیان چوار لایان هەیە، چوار گۆشەیان هەیە، ئەدی لە چ بە یەک ناچن یان لە چ جیاوازن؟ لەوەی جیاوازن کە چوار گۆشە هەر چار لایەکانی جووتن، بەڵام لاکێشە دوو لای کورتترە لە دوو لایەکەیتی. ئەوە تەواو بووم لێرە، بەڵام لێرە ئەو نووسینەم ئەو هەڵەیەم لێرە دەمەوێت تۆزە گڕوونکەمەوە کە نابی ئەوها بنووسرێ.
نووسرایە دوو شێوە جوود دەبن ئەگەر هەمان پێوانە و هەمان شێوەیان هەبی ئەوە ڕاستە. پاشان نووسرایە دوو ڕاستە هێڵ تەریب دەبن ئەگەر هەمیشە یەکتر نەبڕن ئەوە بەخۆی ڕاستە، بەڵام کوردیەکە باش نییە، ڕێزمانەکە هەڵەیە، کەواتە لەگەڵ وشەی نە کە نەرێنیە ناتوانین هەمیشە بەکار بینین، وەکو لێرە تۆزەک ڕوونی دەکەمەوە. بۆ وێنە ئەگەر بە یەکێک ئەو ڕستەیەت نووسی بە یەکەکی دەڵێ تۆ هەمیشە پێش نان خواردن دەستت دەشۆی، ئەوە وشەی هەمیشە بەکار دەینی چونکە دەستت دەشۆی نەک ناشۆی. بەڵام ئەگەر دەستت نەشۆی چ دەڵێ تۆ هەرگیز دوای نان خواردن دەستت ناشۆی، کەواتە هەرگیز لەگەڵ ناشۆی هەمیشە لەگەڵ دەشۆی. کەواتە لێرە دەبا نووسی بایان دوو ڕاستە هێڵ تەریب دەبن ئەگەر هەرگیز یەکتر نەبڕن، نەک هەمیشە یەکتر نەبڕن، هەمیشە یەکتر ببڕن. کەواتە لێرە ئەو هابوو. یان هەندێک جار ڕستەشکە تۆ هەموو جار لە جیاتی هەمیشە تۆ هەموو جار یان تۆ هەموو کات پێش نان خواردن دەستت دەشۆی، ئەگەر نەشۆی تۆ هیچ جارێک یان تۆ چ جار یان تۆ چ جارێک دوای نان خواردن دەستت ناشۆی. ئەوها بەکاردێ ڕێزمانی کوردی. کەواتە نووسەرانی کتێبی بیرکاری پێویستە هەمیشە یارمەتی وەربگرن لە مامۆستایانی ڕێزمانی کوردی پێش ئەوەی کتێبەکانیان لە چاپ بدەن. ئێستاش دەتوانن ئەو هەڵانەی زمانەوانی چاکەن، چونکە ئەو کتێبانە هەمویان بە دیجیتال هەیە، دەتوانن بە ئاسانی ئەو وشانە بگۆڕن کە هەڵەیە. ئێستا چما هیچ نەما، کەواتە دێمە هاتمە کۆتایی لاپەڕە 196 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.